بۆ نمونە لە ڕۆژی جەژن باوکت یان دایکت بانگت دەکا ئەها ماچ دەکات و پیرۆزبای لێ دەکات تۆزێک شەرمێک دەتگری ئەها ڕۆژی جەژنە و ناتوانانی پیرۆزبای لێ بکەیت چۆنە لای تو چه هەستێکە؟ هەستێکی زۆر خۆشە ئەو ڕۆژان جەژن جیاوازتر لە ڕۆژەکانی تر بەدڵنیایەوە کە پیرۆزبای لێ دەکەن دڵت خۆش دەبێ وانە ئەی کە ماچ دەکەن دەبێت تۆش ماچیان بکەوە بڵێ جەژنی تۆش پیرۆز بێت جەژنە ئەو هیچ جەژنانەیەکت وەرگرتووە لە پێشتر زۆر بوو کەم بوو هەوە زۆر بوو میلا زۆر باش زۆرتان کۆ کردەوە یعنی تاوەکو سەش ئەو جەژنەش کۆی دەکەنەوە لە مایەردا پیرم دادەنیشین هەموو پارەکان خڕ دەکەینەوە بە شتێکی بە سوودی دەدەن زۆر باشە دەستان خۆش بێت شتێکی ئاهالێ ئەمەسو نەکڕین بچین شتی بە سوودی پێدەکڕن زۆر باشە دەست خۆش بێ زۆر باشە ئەوە دوای ئەو باز دەکەین دەست خۆش بێ محەممەد جەژنانت وەرگرتووە؟ بەڵێ زۆر بوو کەم بوو زۆر بوو باشە کە جەژنانت وەردەگرت هەست بەچی دەکرد هەست بە دڵخۆشی دەکریان بە دڵتوندی یان چی بوو؟ دڵخۆشی چێ زیاتر جەژنانی پێ دەدەین؟ داکەم دایکت ئەی چیت باوکیشت ئەی میوان وشت کە داهاتنە ماڵتان خاڵیشت زۆر باشە کەسی تر هەبوو؟ بەڵێ زۆر باشە منیش دەبێت جەژنانەتان پێ بدەم تازە منیش توش بووم ئەبێت جەژنانەتان هەر پێ بدەم دەست خۆش بێ کاکە محەممەد ئەگەر مایکەم پێ بدەیەوە لە ڕۆژانی جەژن کۆمەڵێک شتەیە کە بەیەکەوە فێری دەبین هەر ئەو نییە هات جەژنەوە هاتۆ جلی جوان لەبەر دەکەین ئەڵڵا دڵمان خۆشەوە یاڵە دوێنە پارەمان بدەیە نە ئەوە نییە شتێکی کێ ئەو زامزام دەزانی چییە جەژن لە چی شتێک لە جەژن فێر دەبین بیری لێ دەکەیەوە تا من دێڵێم یاڵە بیری لێ بکەوە بزانم دەزانی لە ڕۆژانی جەژن خاڵێکمانەیە کە زۆر گرینگە ئێمە فێری ئادابەکانی جەژن دەبین ئەمڕۆ خاڵی یەکەم دەڵێ جەژن فێری ئەومان دەکات لێبور دەبین هەندێک جار لەگەڵ برادێکمان شتێکمان هەر لە کاتی یاریکردن لە یەکتر تووڕە دەبین کاتی جەژن دێ دایکمانیان باوکمان پێمان دەڵێ دەیدەی لەگەڵی ئاشت بۆەوە جەژنە قەت ئەوەتان گوێ لێ بووە وانە گوێتان لێ وسرەوشە گوێ لێ بووە چیان پێدەگوتی لە ماڵەوە دەیانگۆ ئاشت بۆ لەبەرەوەی جەژنە هەمان پێکەوەینە ئەشتان یعنی جەژن فێری لێبوردەیمان دەست خۆش بێ زۆر زۆر سپاس بەڵام کە لە لای خۆت بێ لە ڕۆژانی جەژن هەندێک جار کەسێک دەبینینەوە کە هاوڕێی خۆمان بوو بەڵام ڕەنگە دڵمان لی شکا بێیان ئەها لی تووڕە بوو بینیان شتێکمان لەبەر دڵ بوو بێ کاتێک هاوڕێکەمان هەڵەیەکی کردووە بەڵام لە جەژن دەبێمە و هەموو شتانە لەبیر بکەین لاپەڕێک تازە هەڵبدەینەوە وەکو پێشتر وەکو پێشترنا لە پێشتریش زیاتر قسەی لەگەڵ بکەین و یاری لەگەڵ بکەین هەیە لە ڕۆژانی ئاسایی تووڕێ لێ دەڵێ دەدێ چاوەڕێ جەژن دەکەم بۆ چاوەڕێ جەژن دەکەی ڕۆژانی تریژە ڕۆژانە دەتوانانی قسەی لەگەڵ بکەی و ئاش ببیەوە لەگەڵی